علماء الروس كومەڵە سەگیان هێنا کۆمەڵە سەگیان هێنا تاقییان کردنەوەیان لەسەرکردن 5 دانە ڕۆژ نیان هێش بخەون حەچی سەگەکان بوو کە 5 ڕۆژ بوو نەخەوتە بوون هەمیان مردن بەڵام مەجموعەیەکی تریان هێنا 20 دانە ڕۆژ خواردنیان نەیانێ کەچی ئەوانە هەمیان بە زیندۆتی مانەوە کەواتە بۆیان دەرکە وتیان خەو گرنگترە لە خواردنیش ئێمە ئەگەر ڕۆژێ خواردن نەخۆین پەکمانەکەوێ بەڵام سوبحان الله ئەبینیت خەو لە خواردن گرنگترە بۆیە ئینسان هەموو جارێ بە قوتابیەکان دەڵێم ئێوە بۆ کۆمەڵێ خا دروست بوون یەکێک لەوانە خواپەرستیە یەکێک لەوانە خواردنە یەکێک لەوانە خواردنەوەی یەکێک لەوانە خەوتنە یەکێک لەوانە خوێندنە کەواتە هەموو جارێ قوتابیەکانە بێ ئەم 5 خایان بیر بێ لە کاتێکا سەعیەکەن بەڵام خای خەوتن گرنگترە لە هەموو خائەکانی تر دوای خای خواپەرستی بۆ ئینسانە بێ زۆر بە گرنگەوەتی بڕوانێ ئەبێ زۆر بە گەورەی سەیریکە ئەم خەوتنی یعنی چی ئەم نووسنیانی چی یعنی هادئیە کە بەسەر لاشەدا دێ ئینسانەکە تایە تووشی ئاسوودەیە بێ سەیری کەلیمەکانی کەن عەرەب پێڵێ نەوم نون واو میم کورد پێڵێ نووستن هەموو حرفەکانی هادئن هەموو حرفەکانی بێدەنگن لەسەر خۆن وەکو ڕۆژ نییە ئەڵێ ڕۆژ ئیش کار قورسن بەڵام نووسن کەلیماتێکی خەفیفن هەر لە خۆتەوە خەریکە خەو بەدیارەوە لێیەکەوێ بۆیە خەو خوای گەورە وەکو نیعمەتێکی خۆی باسی کردووە فەرمێ ومن ئایاته منامكم بالليل والنهار وابتغاؤكم من فضله یەکێ لە نیعمەتەکانی خوای گەورە بەسەرتانەوە ئەوەیە کە ئەخەون کە ئیسراحەتەکەن کە بەرگێک ئەپۆشرێ بە بەرتانە